ئێستا قۆناغی دوای داعشە، دوای شەڕە، قۆناغی ئارامی و سەقامگیریە، کاتی ئاوەدانکردنەوە و پەرەپێدان و خزمەتگوزاریە. بە پەرۆشەوە چاوەڕێین کەرتی تایبەت و وەبەرهێنانی ئەمریکی لێرەوە ڕۆڵێکی گەورە بگێڕن. دەتوانن لەگەڵ کەرتی تایبەتی ناوخۆیی لەگەڵ حکوومەتیش کار بکەن. هەرێمی کوردستان زەمینەیەکی لە بار و وەبەرهێنان و سەرمایە گوزاری هەیە. لێرە ئاسانکاری و پشتگیری و هاوکاری بۆ وەبەرهێنان دەدۆزینەوە. هەرێمی کوردستان لە بواری وەبەرهێنان و سەرمایە گوزاریدا لە پشتگیری و ئاسانکاریدا بۆ هاندانی وەبەرهێنان چیرۆکێکی سەرکەوتووی هەیە لە عێراقدا. هەمیشە کارمان کردووە بۆ ئەوەی یاسای وەبەرهێنانمان سەردەمانە و گەرانتی وەبەرهێنان ببێت. یاسایەک بتوانێت زۆر لە سەرمایە وەبەرهێنانی بیانی بهێنێتە کوردستان. دەمانەوێت هەز بە دڵنیایی و گەرانتی بکەن کە لە شوێنی دروست و لە ژینگەیەکی یاسایی و کارگێری تەندروستیدان وەبەرهێنان و سەرمایە گوزاری دەکەن، دڵنیاتان دەکەینەوە کە هەموو پشتگیریەکی ئێمەتان هەیە وەبەرهێنان و مافەکانتان لە هەرێمی کوردستان پارێزراو بێت. دەبێ هەردوو لامان وانە لە هەڵەکانی ڕابردوومان وەربگرین. دەبێ بۆ هەنگاونان بەرەو ئایندەیەکی باشتر سوودیان لێ ببینین.